فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. لخزمت قرآنی پربرکت و بخشش دابوین. خوای پروردگار فرمووی وما تدری نفس ماذا تكسب غدا. ئێمە دیارە هیچ مرۆڤێک نییە لەسەر زەویدا بزانێت چارەنووسی ژیانی بەیانی بێت چ شێوەیەک دەبێت، بەڵام هەندێک هەنگاومان باس کرد کە ئینسان ئەگەر بیانگرێتە بەر بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار ڕۆژێکی پڕخێر و بەرەکەت چاوەڕێی دەکا و ژیانی پڕ لە ناڕەحەتی و ئازار نابێ و چاوەڕێی خێر دەکا. گەیشتینە سەر ئەو خاڵەی ئوترکی الأراجیف ولا تصدقی الشایعات. واز لەو کەسانە بێنە کە بەس خەریکی درۆ بوختانن. ئەراجیف المرجفون في المدينة ئەوانن بەس خەریکی درۆ و دەلەستە و بوختانکردن بۆ ئەم و ئەو قسەهێنان و بردنن. گوێ بەوانە مەدە. ولا تصدق الشائعات، هەر هەواڵێک و هەر خەبەرێک بڵاو بۆەوە پێی مەشڵەژێ. زۆربەی ئەوانە ڕاستدەر ناچن یان پڕۆپاگەندەن بۆ شێواندنی وڵات و بازاڕ و ژیانی تۆ. ئاوا بڕۆینە کەسابەتت پێ دەکرێ، نەدڵت مرتاح دەبێ، بە کورتی و بە کوردی بەڕێزان حتا بۆتان دەکرێت هەوڵ بدەن لە ڕاگەیاندن دوورکەونەوە. یعنی ئێستا زەڕور نییە تۆ هەرچی دەنگ و باسی سەرە سەعاتە ناگال لێبێ، هیچ بە تۆ ناگۆڕێت. ئەگەر هەر زۆر زەرور بووی کورتە هەواڵێکی ڕۆژەکە لە ماوەی دووسێ خولەکە لە کەناڵێکی ڕازگۆ ببیستی، ئەوەش وەڵڵا وابزەم نەبیستی ڕەن بێ زەرورتر بێ. مێشکێکی ئیسراحەتترت هەیە لە کار و کەسابەت و خوێندنا سەرکەوتوتر دەبی. شارەزا بۆ یەقینت هەبێ حقدك وحرصك على الانتقام يضر بصحتك أكثر مما يضر الخصم. یەقینت هەبێ و شارەزا بە لە دین و ژینت، ئەو ئەگەر حقد لە دڵت بگری، دڵت پڕکەی لەقین، ئەگە سووربی لەسەر تۆڵەکردنەوە لە هەر کەسێکە قسەیەکی پێوتووی، دڵنیا بە زەرەر لە سیحەت و تەندروستی خۆت دەدەی زۆر زیاتر لەوەی کە زەرەر لە بەرامبەر و نارەکەت دەدەی. هەر کاتێک دڵت پڕ بوو لەقین و بەس بیرت لەوە دەکردەوە فڵان کەس شتێکی لەسەر وتوم و قسەیەکی کردووە، تۆ هەر بیرت لە تۆڵە دەکردەوە چۆن لە کوێدا منیش بۆشێکی وەرگرم و تۆڵەی لێ بکەمەوە، تەندروستی خۆت تێک دەدەی. ئەوەندە زەرەر لە خۆت دەدەی زۆر زیاتر لەوەی کە نارەکەت زەرەری لەلایەن تۆ پێ بگا. بۆیە قورئان فەرمووی وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. سوڕەتی الفورقان ئاەتی 63 ڕێنماییمان دەکا ئەوانەی عەبدی ڕاستەقینەی الرحمن سبحانه وتعالى صفاتیان ئەوەیە کاتێک کە نەفامێک، کە نەزانێک، کە ناکەسێک، کە ناحەزێک قسەیەکی فرێدایە بازاڕ بەرامبەریان قالوا سلاما. وەکو زانایانی تەفسیر فەرموویانە ئەمان وشەیەک ناڵێن خۆ گونەهبارکەن، ئەو گونەهبار بووە، ئەمان بە وشەیەک کە خۆیان گونەهبارکەن جوابی نادەنەوە. هەروەها ئەگە جوابیشیاندایەوە ئازاری دڵی بەرامبەر نادەن. قالوا سەلامە، بە سەلامەتی بەلایە تێدەپەڕن. جا سەیری وردی قورئان کەن. دەفەرمێ ئیذا خاطبهم الجاهلون سماهم جاهلين لأنه لا أجهل ممن يصر على خسارة الناس حوله. أفرمي أوانين نزان و نفامن، هیچ کەسێک لەو کەسە نەفامتر و نەزانتر نییە کە بە خەڵکەوە ماندووە، کە دەیەوێت کۆمنت لەسەر خەڵک بنووسێت، کە دەیەوێت تعلیق لە خەڵک بدا. بڕواتە نەبێ بە نەستی قورئان ئەوانە نەفامن، ئەوانە نەزانن. چونکە ئەگە دڵسۆزی خەڵکی بڕوا لەگەڵ خەڵکا قسە بکە، هەڵەکانی بە دڵسۆزانە و برایانە بەدنهێنی بۆ ڕاستکەوە، بەڵام ئەو پەڕی نەفامیە ناحەز بۆ خۆت زۆرکەی لەسەر هیچ و خۆڕایی. لەم وڵاتەی ئێمەدا ئەوە دۆستیەکانی دادگا جەناوی دادوەرەکان لەوانەیە خەڵکیان لێرە بێ چەند کەس لەسەر کۆمێد نووسین یەکتری کوشتووە. ئێستا خەڵکێ لە زیندانی هەتاییدایە تەنها سەیری کردۆ فڵان کەس لەسەر ڕسمێ قسەیەکی پێوتووە، چۆتە سەری و تەقە دروست بووە لەم هەولێرە لە سلێمانی لە بادینان لە گەرمیان خەڵک کوژرا لەسەر شەڕی فەیسبوک. ئەو پەڕی نەفامیە کابرا نەدەن ناسێ نەدەین هەتە بیشی ناسی نە زەرەری بۆ تۆ هەبووە، بیرروڕایەکی خۆی دەربڕیوە، ڕسمێکی خۆی بڵاو کردوێتەوە، من حەقم چێ بەسەرەوە. ئەگەر جاهیل نەبێ ئینسان خۆی ناخاتە شتێکەوە کە پەیوەندی بە تۆوە نییە. بۆچی خەڵک بکەم بە ناحەزی خۆم؟ وەڵڵا چۆلەکەیەک وەکو پێشینانی کوروتویانە چۆلەکەیەک دوژمنت بێ بە زۆری بزانە، لەوە چێ دوای زەربەیەک لێدا.
بۆیە هەر کەسێک کە باسی خەڵکی کرد بە خراپە خوا فەرمووی ئەلجاهیلون بەخوا نەفامە بەخوا ژیانی خۆی کرد بە قوربانی بە زمانی خۆی. دووەمیان فەرمووی ئیذا خاطبهم لە زمانی عەرەبیدا لە قورئانە ئێمە دوو شەمان هەیە بەڕێزان سەیری وردی قورئان کەن نەی فەرمووی ئین خاطبهم ئەگەر نا إذا خاطبهم إذا وتحقيقا هذا شلون دفرمي إذا جاء نصر الله والفتح يقين تان هبه نصر سركوتني خوابو أم إسلام دي أو هيج جمان ماني لسري أواج دفرمي إذا خاطبهم الجاهلون يقينت هبه تو چند پاک و چاک بی إلا زمانی نياران و ناحزان هل للناقره سبحان الله خوات چند بوردي آقادار من دكاتو إذا وتحقيقا لأن مخاطبة الجاهلين لهم بالسوء أمر محقق ومتى سلم أهل العلم والدين من الجاهلين يقين تانها بلهيت سردمك لكون ندى تا قيامتش أهل علم الزانياري أهل دين خواناسي قد لزمان جاهلان بدرنابا يقين هبه چوار كلمة خير بلا دوكس جوانت في هذا يقين هبه خوا پرستي بحق وخير كري بحق وإلا ناحز الدبع إذا ضل نيابة لوا زاخوا كدڵنیایی داوە بە من وەچی باری خۆم بە شتێکەوە گریان کەم کە خوا فەرمووی هەر دەبێت چاوەڕێ بکەی لە هیچ زمانێکە عالمەکان و دیندار و بەخشندەکان ڕزگاریان نەبووە لە زمانی جاهیلەکان. سێمیان فەرمووی قالوا السلامە چەند جوان دەفەرمێ ئیذا خەرەجتە من عەدوویکە لەفظەة سەفەهین ئەگەر بەرامبەرەکە ناحەزەکەت قسەیەکی دەرپەڕاند و فڕێیدا تۆی پێ ئازاردا قسەیەکی بێبنەما قسەیەکی بوختان درۆ ناشرین جوێن فلا تلقحها بمثلها تۆ جوێنێشکەی بۆ فڕێمەدەوە زانیان چەند جوان فەرمیانە فتەلقح ئەو کاتە بەیەک دەگەن یعنی دەنکە تۆیەک دەنکە گەنمێک بێنە بەڕێزان دەنکە تۆیەک دڕکێک بێنە ئەو قسەیە پیسە وەکو دڕکێکی ئازادە ئەم دڕکە کە کەسێ فڕێیدا ئەگە خاچێک نەبێ لە خۆی گرێ ئاوێک نەبێ ئاویدا بۆ خۆی دەڕزێ بەس کە تۆ قسەیەش کەت بەرامبەر کردەوە خاکت بۆ ئامادە کرد قسەکەی ئەو دڕکەکە دەڕوێت لێک دەدەن کەشی گونجاوی بۆ دروست دەبێ چی دروست دەکات نەسل مەذموم فنەسل الخصام نەسل مەذموم داری دووبەرەکی دڕکی دووبەرەکی زۆر دارێکی زڵ و بێبەر و بێخێرە بۆیە ئەگەر کەسە قسەیەکی فڕێدا کەس جوابی نەدایەوە تۆوەکە بۆ خۆی دەفەوتێ بەڵام ئەگەر جوابت دایەوە عەرزت بۆ ئامادە کردووە وەڵڵا ئاوت داوە زەویت بۆ ئامادە کردووە کەشت بۆ ڕەخساندووە چی دەکا وردە بەڕێزان دڕکێک پەیدا دەبێت دڕکەکە دوایی هەم بە خۆتا دەچێ هەم بە بەرامبەر هەم خەڵکی کەش ئازار دەدا بەڵام ئەگەر لێی گەڕای قالوا السەلامە قورئان دەفەرمێ وازی لێ بێنە با ئەم دڕکە نەڕوێ تۆ بەرامبەر جوابی مەدەوە زەوی بۆ ئامادە مەکە والله ئەم قورئانە بە یەک وشە ئەوەی کە چەندین زانە و کتێب پێمان دەڵێ بە یەک گوشەی قورئان هەمووی کۆتایی پێدێنێ بەس گرفتەکانی ئێمە ئەوەیە ناگەڕێنەوە خزمەت قورئان بەداخەوە ئەی ڕوونکردنەوە نەدەم ئەتوانێت ڕوونکردنەوە بدەی چۆن لە سوورەتی الأعراف ئاياتی 66 و 67 و 68 سیرکەن سوورەتی الأعراف ئاياتی 66 بۆ 68 قومی هود پێغەمبەر سەلامی خوا لەسەر بێ بەو پێغەمبەرە ئازیزە کە هود پێغەمبەرە دەیانگوت ئینا لەنەڕاکە فی سەفاهەتین وئینا لەنەظنک من الکاذبین ئەی هود پێغەمبەر ئەی ئەو کەسێک کە خۆ دەڵێ من پێغەمبەرم ئێمە گومانمان لە دووشتت هەیە یعنی لە عەقڵت گومانمان هەیە فی سەفاهەتین دەیانگوت هود بەناو خەڵکا بڵاویان کردەوە هود هەر بەڕاستەخۆ بەخۆشیان دەوت ئینا لەنەڕاکە تەئکیدین کە تۆ کەسێکی بێعەقڵی سبحان الله بە پێغەمبەری خواوە وتراوە پێغەمبەرێکی وەکو هود کە یەک سوورەتی قورئانی بەناوە دەیانگوت دڵنیاین تۆ کەسێکی گومڕای هەی گومڕە هەی نەزان هەی جاهل هەی بێعەقڵ هەی نەفام اینجا وئینا لەنەظنک من الکاذبین دڵنیاشینەوەی بە ناوی خواوە دەڵێی درۆ دەکەی ئەو قسانەی دەیکەی ئەم دینەشتی وای تێدانێت تۆ درۆ بەدەم خواوە دەکەی واتە هەم عەقڵت ناتەواوە هەم نەقڵت ناتەواوە ئەو پێغەمبەرە چی وت قال يا قومی ليس بي سفاهة والله براينا عقلم تواوە سپاس بۆ خوای گەورە عقلم لەدەست نەداوە گومڕان نیم نەفام نیم شێد نیم جێل نیم ولكني رسول من رب العالمين والله من پێغەمبەرێکی خوام بەخوا ئەوەی کە دێڵێم حەق و ڕاستە و کەلامی خواتان پێدەگەێنم وبەلیغکم ریسالاتی ڕەبی ئەوەی من دێڵێم قسەی خۆم نییە پەیامەکانی پەروەردگارە بۆ ئێوە
وإني لكم ناصح أمين بەخوا من دڵسۆزی ئێوە ئامۆژگاریتان دەکەم بە دڵسۆزی و بە ئەمینی واللهی بەرژەوەندی ئێوەم دەوێت ت دۆسیەکەی داخست نەیوت خۆتان بێعەقڵن خۆتان نەفامن خۆتان جێلن خۆتان درۆزنن سەیری ئەدەبی پێغەمبەران ڕەوشتی پێغەمبەران چۆنە جا من و تۆ بە تەما بین چوا قسەی خێر بکەی و خەڵق قسەت پێ نەڵێ کەواتە قورئانت نەخوێندوتەوە قسە بەو پێغەمبەرە پایە بەرزانە وتراوە و تویانە هەم کەم عەقڵ و نەفام و جێلن دەبەنگن نەفامن گومڕان هەم قسەکانیان هەمووی درۆیە خەڵکی نەبڕۆیان پێمەکەن ئەو پێغەمبەرە نێگوت ئێوەوان وتی بەخوا وانە والله الحمد عقلم سەلامەتە و بە ئەمانەتەوە پەیامی خوا دەگەێنم ئیتر دۆسیە ئەم بابەتە داخرا هیچ تری لەسەر نەڕۆی قورئان کە دەیخوێنینەوە بەرنامەی ژیانە تۆ ختمی قورئان دەکەی یەک ئاەتت جێبەجێ نەکردوێ وەڵڵای برام بەرەکەتی قورئان هەر وەرگرتووە بەڵام حیفە هیچی لێ حاڵی نەبووی چوارەمیان هەر کە زوڵامی نەزان و حەسوود نەداتەوە خوای گەورە وەسفی کردەوە عیباد الرحمن ئەگەر نەفامید بەرامبەر کرا دڵیان ئازار دای دانت بە خۆتاگر قسەن نەکرد أتشي صفات عباد الرحمن وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما هر دركيك فريدرا من عرزي وآمادنا كم ولاد بيت دركستان خوال لجاتي تو لسرد ديتا والله والله لوتي أو كسد أشكينك أو آزاري مسلمان دادا تو بيسبير بخوا توشي بالله خوي دبي يقينت هبه توش برز دبي أتشي صفات عباد الرحمن جا مجدل وقولة هيا بيان جميعا ليس من العقل والحكمة أن تدع عدوك يحدد لك متى تنطق ومتى تسكت قد عقل منطق لوجيك جيرير رغنادا برام بركت هر وقت يويستي قصبكي قصد فيبك هر وقت يويستي بيدنگتك يعني شلون يعني هر وقت لفيسبوك ورورك جوالي ابو توبكي قصك وتبرام بركت ديتو بين تقصا هر وقتی ئەو بێدەنگ و تۆش بێدەنگ بی قسە نەکەی ئەو ڕەوڕە گوێی خۆتی لێدا خەمەیە لە گوێت بچێتە ژوورەوە هەر ئەسڵان ئاوڕی لێمەدەوە ئەو کاتە بۆ خۆی ماندوو دەبێ ڕقەکە دڵی خۆی دەخواتەوە پێیان بڵێ قل موتوا بغیظکم خوا بە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ بڵێ بمرن بەو داخەوە ئەم کاروانە هەر دەڕوا کاروانی ئەم ڕێبازی ئیسلام و ئیسلاح خوازی و قورئان پەروەریە حەزار وڕەوڕ لەم لاولاوە بێ کاروان بەردەوامە تۆ ئاوڕت دایە و دوا دەکەوی کاروانی خۆل لێ خوڕە تەواو دەگەیتە ئەنجام تۆ خوال لەگەڵە ئەگەر خوای پەروەردگار لەگەڵ بوو ئەگەر خوای پەروەردگار پشت و پەناد بوو ڕێبازت پاک بوو لە وڕەوڕی ئەم لاولە ئاوڕ مەدەوە باسی زانایەکمان کرد ئەستێرەی ئاسمانی زانستی کورد پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی ئەم شەویش دەچینەوە خزمەتی دەرسی زۆر لەو پیاوە دەگیرێ ئەفەرمێ کاتێک کە هەندێک شتی زانستی و قورئانم بە خەڵک دەوت ئەو سەردەمە خەڵک تەحەمولیان نەدەکرد جا ئەو کاتە خوا ڕەحمی کردەوە فەیسبوک و شتە نەبووە خەڵکە لە مەدیس و ماڵاندا بووە لە دەرگای مزگەوت و ناو مەلاکاندا بووە ئێستا وایان پێ وتایە هیچ سۆشیال میدیا ئەوانە نەبووە سەردەمە هەر تەلەڤیزۆنیش نەبووە تا بەرنامەی لەسەر بگرن ئەڵێ هەندێک شتم دەوت دەمت با بە خواوا دەفەرمێ کەس قبوڵی نەبوو کەس دەیانگوت ئەوە ڕاست نییە ئەڵە ساڵی 1970 لە بەغاوە هاتمەوە بۆ دەی زەڵم بۆ دەیەکەی خۆمان بۆ هەورامان کابرایەکی دۆستم هەبوو کاک عەلی ناو بوو ئەڵێ هات بۆلام وتی مامۆستا زۆر وێرانم وتم بۆ وتی توو ڕەبووم لەگەڵ خێزانم وتومە سێبەسێ تەلاق دکەوێ لەفزی سێبەسێم بەکارهێنا یەک جار بەکارم هێنا وتومە سێبەسێ چی مەلای منتیقەی کوردستان هەیە کردومە ئەڵێن وەڵڵا دوو لە ڕووی جەنابتان پەرژیم بێ وشەی جاش زۆر پیسە وتیە بەجاش نەبێ نابێ بۆ خۆتان نەزان مارە بەجاش چییە وتی بەجاش نەبێ نابێ وەڵڵاهی منیش پیاوێکم حرسم ئەوە قبوڵ ناکە هەرس کابرا سەیریش نەکەم کە لەوانەیە بیکوژم هەر حرسی ئەوەم قبوڵ ناکە ئێخوایە تەلاقیشی دەدەم 7 دانە منداڵی سەر و پێچکەم هەیە مناڵەکانم سەرگەردان دەبن وتم هەر یەک جارە دواوتووە لە یەک مەجلیس وتیارە بەخوا ئێوتم برای تەلاقەکە نەکەوتووە بڕۆ خەزورت بێنە ئەڵە خەزوری پیاوێکی ساڵح بوو سۆفی شێخی بیارە بوو سۆفی ئەحمەدی ناو بوو چوو سۆفی ئەحمەدی هێنا و خەزوری و دوو شایدی وەکو جەنابتان و لەسەر مارەیەک کەینوێ لێمان مارە کردەوتم ئێستا تەلاقێکت کەوتۆ دوود ماوە جا لەشە تەلاق نەخۆیەوە والله زۆر خۆشحاڵ بوو من گەڕامەوە بۆ بەغا کاکە لە کوردستانە دەنگی دایەوە وتیان مەلا مستەفا کافرە کوفری کردووە چۆن شتی وا دەڵێ ئەڵێ سێ چوار ڕۆژی پێچ و کابرا گەیشتە بەغا بۆلام وتی وەڵڵی مامۆستا هەر ماڵم وێران بووە هەرچی خەڵکە مەرحەباییشم ناکە
ئەڵێن تۆ کافری، ئەڵێن تۆ زیناکاری، ئێستا لەگەڵ ئەو ژنە تا زینا بکەی باشترە، چونکە فڕی پێێتەوە نەماوە. مەلا مستەفاش بڕای بە دین نەماوە، خەڵەتاوە، گومڕا بووە. وتم کاکە وەرە هەر مەلایەک پێ دەڵێ من نووسراوت بۆ دەکەم. هاتم بە نەستی قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک لاپەڕەی گەورەم پڕ کردەوە. وتم بیبە با چێ ڕەدی ئەمە دەداتەوە نووسراوێکم بۆ بکە. ئەڵێ هێنابووی ئەوانەی کە هەر ناحەز بوون هەر نەیان خوێن بۆ وتیان با بەتەواو هەرزار قسە بکە هەر گوێشی لێ ناگرین. بربووی بۆ لای سێ مەلای زۆر گەورەی کوردستان، مامۆستا مەلا محەممەدی کوڕی مامۆستا مەلا بەهای خورماڵ باوکی مامۆستا سەلاح الدین، بربووی بەلای مامۆستا محەممەدی مەلا بەهای خورماڵ کە سەیری کرد وتی وەڵڵاهی برا ئەم قسانە زۆر جوان بەخوا من لە سەمە هیچ قسەیەکم نییە، ئەمە هەمووی ڕاستە. بربووی بەلای مامۆستا مەلا عوسمانی کوڕی مامۆستا مەلا عەزیزی پریس، مامۆستا مەلا عوسمانی ئەوەی کاتی خۆی ڕابەری بزوتنەوەی بوو، پیاوێکی زۆر عالم و مفەسیری قورئان بوو. مامۆستا مەلا عوسمان کە سەیری کرد بوو وتی بۆ خوا من نە لە مەلا مستەفای زەڵمی دیندارترم نە لەویش عالم و مەلاترم، وەڵڵا برا بێنە ئیمزایکەم، ئەمە هەمووی تەواو ڕاستە. بربووی بەلای مامۆستا مەلا ڕەحیمی قازی وتوی وەڵڵاهی نەمدیوە لە مەلای کوردیشە ئەم شتە جوانانە بزانێ بێنە با ئیمزایکەم تەواو. وەڵا وڕەوڕ کرد بۆ ئەو مەلا گەورانە ئیمزان لەسەر نووسراوەکەی من کرد، شتەکە سەری گرت، وڕەوڕی ناحەزان هەر بۆ خۆی دەهات، هەر هیچیان پێ نەکرا. ئەڵێ ئەو کاتانە بیرم لەوە کردەوە بۆ نەچمە مەکتەب، من ئیجازەی مەلایەتیم دەدا بە خەڵک، بەڵام بۆ نەچم لە مەعاریفە بخوێنم، بۆ نەچم حەزم لێ بوو کیمیا بخوێنم، فیزیا بخوێنم، سەی کتێبی مەکتەبم دەکەیمە لەو عاجز زانستانە شارەزایەکمان نییە. بەڵام خوایە گیان چۆن ئەو جورئەتە بکەم، ئەڵێ کوفر بوو مەلا بڵێ مەکتەب باشە، یعنی سەیری ئەو جورئەتە. بۆیە ڕۆژانە دەڵێ بە دزیەوە کتێبی مەکتەبم وەرگری یامۆزایەکەم، بە دزیەوە بچم بۆ ئیمتیحانی پۆلی 6 دەرسەکانم تەواو لەبەر کرد بوو. بۆ ئەوەی خەڵک نەمبینێ بەجلی مەلایەتیەوە دەڕۆیشمە دەرەوە لە ماڵی مەلا حەسەنی گردەزبێری کە تەنیژ مەکتەبەکە بۆ ئیمتیحانم لێ دەکرد، جلە مەلایەتیەکانمدا دەنا مشکێکم لەسەر دەکرد و بە دزیەوە خۆم دەکرد بە مەکتەبەکەدا، خوا کەس نەمبینێ. جا کارە ساتە بڵێن مەلا مستەفا دیسان زیاتر کافر بووە چۆ دەرسی مەکتەبیش بخوێنێ. چاو لێ هەر وەختی ئینسانە زاناکان هەنگاوێک دەنێن کۆمەلگا قبوڵی نییە، خۆ حەقیقەت و ڕاستیشە، بەس کۆمەلگاکە وەری ناگرێ. ئەڵێ ئەو کەسەی بۆ بەدبەختی لە تەنیشمەوە دانیش بوو سەیری دەکەم ناسیاومەوە ئەهلی مزگەوتە، نەمدەوێرە سەیری ئەولاکەم، دەستم ئاوا لێ کرد بوو لە ئیمتیحانەکەی خوا بکەم ئاوڕ نەداتەوە نەمناسێ، هەموو ئیمتیحانەکانم دەترسیەوە بەدزیەوە، نەمدەوێرە دەستم ئاوا لێ دەکرد بەس خوا بکەم. بەڵێ مامۆستام لە مەکتەبا بینیوە لەسەر ڕەحلەی ئیمتیحان مەلایەکە ئیجازەی مەلایەتی دەدا 12 عیلمە. ئەڵە ڕۆژێ بۆ بەدبەختی کتێبەکەم بەدەستەوە بوو، لە کاتێکە دەڕۆیشتم بۆ مەکتەب تەماشایەکی بکەم لوتم بوو بەلوتی کابرایکی ئەهلی مزگەوتەوە کە نوێژی لە دواوە دەکردم، هەردووکمان حەپەساین. من لە ترسی ئەوەی نەعوذ بالله وەکو لە شوێنێکی خراپە لەسەر کاری بە فاحیشە گیرابم، ئەوەندە ترسام کابرا چاوی پێم کەوت. کابراش حەپەسا من کتێبی مەکتەبم بەدەستەوەیە، جلی مەلایەتیم داناوە مشکیم لەسەرایە، ئەڵێ هەردووکمان حەپەساین، بەڵام پێم نەوت کە ئەمە مەجێڕەوە ئاشکرای مەکە، وەڵات چوو بوو لە گەڕەکە ئاشکرای کرد بوو، وەڵام مامۆستام لە ڕێی مەکتەب بینیوە. خەڵک پیان وتم مامۆستاوە لە تۆ ناوەشێتەوە، وتم بابە وەڵڵاهی ئەمە عیلمە، وەڵڵاهی ساڵانێش کە خەڵک بۆی دەرەکەوێ خوێندنی مەکتەب کوفر نییە. ئەڵێ بە هەر حاڵ بەس لە ئینگلیزی سفرم هێنا، لە هەموو دەرسەکان دەرچووم. هاوینەکەی مامۆستایەک عەبدولخالقی ناو بوو، مامۆستای ناوەندی سلێمانی بوو، دەهاتم مەدرسەکەی خۆم لە مزگەوت دەرسی شەرعم پێدەگوت، ئەویش دەرسی ئینگلیزی پێدەوتم. بەس 3 مانگ تەواو ئینگلیزیم باش بوو، 7 لە ئینگلیزی هێنا لە پۆلی 6 سەرەتایی. بەڵام بە هەر حاڵ بە چاوێکی نامۆ سیر دەکرام، دەیانگوت عەقیدە و بیر و باوەڕی مەلا مستەفا تێک چووە، چونکە خەریکی ئەو عیلمانەیە. دواتر ویستم گۆڕانکاریێکی تری مەلایانە بکەم کە خەڵق قبوڵی نەبوو، ئەوە جورئەتی دەوێت. ئەڵێ هەموو فەقی سلێمانیم کۆ کردەوە، ڕۆژی سێشەمان و جومعان دەرسی فەقیهاتی دەرسیان لێ پشووە، دەمهێنان لە مزگەوتی خۆما لە مزگەوتی بنتەبەقی سلێمانی دام دەنان بۆ یەکەم جار لە مێژووی کوردا تەختەڕەشم بردە مەکتەب مزگەوتەوە، تەنانەت ژنی گەڕەک و منداڵیش داهاتن سەیریان دەکرد، دایان کوڕە وەرن شتێک ڕوویداوە، تەختەڕەشی مەکتەبیان هێناوە لە حرەمی مزگەوتە هەڵواسراوە. هیوا هەبوو دەیگوت وەڵڵاهی کاکە شتی کەش تەوەقوع دەکرێت، دنیا کۆتایی پێدێ، ئاخر زەمانە تەختەڕەش و مزگەوت عن سەیری کە چاو لێیە ئەوەندە شتەکان بە نامۆیی وەرگیراون، تەختەڕەش لە مزگەوتە خەڵک بە نامۆ هەر داهاتن بەس بۆ چاوپێکردن سەیریکەن. منیش باسی بیرکاریم بۆ دەکردن، ئەو دەرسانی لە مەکتەب فێریان بوو بووم، باسی جەبرم بۆ دەکردن، باسی کیمیان بۆ دەکردن، باسی هەندەسەم بۆ دەکردن. خەڵک دەیانگوت خوا لە مزگەوتە معقولە باسی بیرکاری بکرێ، لە ماڵی خوا دەهای زاڵم جگە لە قورئان و حەدیث دەبێ باسی چیکە بکرێت، چۆن باسی کیمیا دەکەی؟ ئاجاریا بێمە مامۆستا شعری خوێندوەتەوە، مامۆستا باسی دکتۆرێکی کرد، مامۆستا باسی مهندسێکی کرد. ئاخر تۆ عەقڵت هێشتا جامی چلەکانە کاکە،
تۆ دەبێت بۆڵبەرینەکە تۆزە دوو چەورکەی وشک بووەتەوە ئەو کاتەش بەویان دەگوت چۆن دەبێت لە مەکتەبە غەیری قورئان لە مزگەوت تا بخوێنێت تەختە ڕەش هەڵواسرێ ئەڵێ ئەوانەی کە ناحەز و ناکەس بوون ئەو مرجفونی فی المەدینە کۆمەڵە مەلا بوون سەریان بەیەکەوە نابوو تاقم و گروپێک بوون وەڵا ڕۆیشت بوون ویستیان مەزبەتەم لێ بکەن چونکە فەقیەکانی ئەوان دەهاتن بۆ لام حەزیان بە دەرسەکانم بوو دەیان وەڵڵاهی ئەمە شتی نوێیە وەڵڵاهی زۆر باشە ئەڵێ بەڵام ناحەقیان نەبوو ئەو مامۆستانە چونکە من خۆشم پێشتر یەقینم وابوو ئەوەی تەباشیری بەدەستەوە بێ و لەسەر تەختە ڕەش بنووسێ کافرە ئەڵێ جارێکیان بۆ نمونە خۆم تووشی ئەو هەڵەیە بووم ئەوە عەقیدەی خۆشم بوو چ جای خەڵکی ئەڵێ لە خزمەت مامۆستا مەلا عەبدولکەریمی بیارەدا مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس لە خزمەت مامۆستا مەلا شێخ نووری شێخ بابە عەلیدا کە زانایەکی گەورەی سلێمانی بووە چوین سەردانی مامۆستا مەلا حاجی عینایەتمان کرد کە زانایەک و عەلامەیەکی گەورەی کورد بووە ئەڵێ کە دانیشتین چامان دەخواردەوە مامۆستا مەلا عینایەت بێتاقەت بوو ژنەکەی مەلاژن وتوی یان دەتۆرێم دەسمەوە ماڵی باوکم یان دوو منداڵەکەم کوڕەکەم دەنێرمە مەکتەب مەلاژنیان زۆر خۆش دەوێت چونکە زۆر بە زەحمەت دەستیان کەوتووە دینی بڕوایان مەلاژنی بڕوا مامۆستا وتی ئیشەڵە دینەکەم ناڕۆ دڵی مەلاژن نەتۆرێ و نەچێتەوە ماڵی باوکی کاکە منداڵەکان دەنێرمە مەکتەب مەلاژن مەتۆرێ مامۆستا بێتاقەت بوو لە مامۆستا مەلا عەبدولکەریمی بیاری پرسی مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس وتی مامۆستا ڕێی جەناب لەسەر ئەم مەکتەب و منداڵ ناردنە مەکتەبەت چییە ئەڵێ من نەمهێژ مامۆستا مەلا کەریم جواب داتەوە ئەڵێ یەکێک لە هەڵەکانی ژیانم ئەوە بوو زوو هەڵدەچووم مامۆستا مەلا عەبدولکەریم مامۆستام بوو مامۆستای مامۆستاکانم بوو لە من بەتەمەنتر بوو لە من مەلاتر بوو پرسیاریش لەو کرابوو من جوابم دایەوە وتم مامۆستا مەلا عینایەت هەر کەسێک مناڵی بنێرەتە مەکتەب کافرە وتی مەلا بەچی ئەزانی وتم بە عیلمی مەنطیق چونکە ئەو منداڵی دەرسی مەکتەب خوێنە دەرسی شەیطانە کافر دەبێ هەر کەسێکیش ببێتە هۆکاری کافرکردنی منداڵک ئەویش کافر دەبێ ئەڵێ مامۆستا چایەکەی لەدەست کەوتە خوارەوە چایەکەی دانا زۆر بێتاقەت بوو ئەی خوایە یعنی دینەکەم لەدەستدا بەوەی منداڵەکان ناردۆتە مەکتەب بەڵام سەیری کە بەڕێزان جاری وایە بە ناوی دینەوە چی لە کۆمەڵگا دەکرێ ئەها ئەوانەی ئەو بەناومەلایانەی کە بەس بە شکڵ یعنی لە دین حاڵی بوون کڕۆکی دینیان ئاگالێ نییە لەگەڵ پێشکەوتنی سەردەما ناگونجێن چۆن کۆمەڵگا دوا دەخەن بەداخەوە مامۆستا مەلا مستەفا دەڵێ بەڵام دواتر بۆ خۆم کە چوومە مەکتەب دواتر چوومە کولێ قانون لە قۆناغی دووی کولێ قانونی جامیعەی بەغا بووم گەنجێکی ڕێک و پێکی وەکو ئەم گەنجە بە ڕێز و جوانانە هات بۆلام چاکوچۆنێکی گەرم زۆر بە ئەدەب و بە حورمەت وتی مامۆستا من کوڕی مامۆستا مەلا عینایەتی سلێمانیم باوکم سەلامم لێ دەکا ڕێزی تایبەتی هەیە بووە وتی بە مەلا مستەفا بڵێ مەلا مستەفا دوو جار کافرە وتم بۆ وتی لەبەرەوەی یەکەم بۆ خۆت چوویتە مەکتەب کافری دووەم منداڵەکانیشن لە مەکتەبنەوە دوو جار کافری مامۆستا ئەو قسەی هەر لەبیر مابوو کە من لە دڵمدا بوو ئێستا تۆ خۆشن لە مەکتەب لە کولیا دەخوێنی منداڵەکانیشن لە مەکتەبن کەواتە دوو جار کافری ئەڵە قسەکەیم زۆر پێخۆش وتم وەڵڵای ڕاست دەکەی بەڵام عەقڵ کە وشک بۆوە چی لە ئینسان دەکەی ئێمە ئەو کاتە بە ناوی دینی خواوە دژایەتی علممان دەکرد خەڵکمان کافر دەکرد بەڵام ئێستا بۆ خۆم لە کولیم دانیشتوم ئێستا لێ حاڵی بووم بە هەر حاڵ دەڵێ مەزبەتەیەکی گەوریان لێ کردم وتیان مەلا مستەفا گومڕایە سەر لێ شێواوە فکری کۆمۆنیستی هەیە عەقیدەی تەواو نییە بە قورئان و حەدیث شتی کە غەیری دین دێنێتە ناو بابەتی دین و مزگەوتەوە ئەڵە چوونە لای متەسەڕیفی سلێمانی واتە محافزی پارێزگاری سلێمانی ئەو کاتە کابرایەک بوو پیاوێک بوو خەڵکی بەغا بوو دڵی دواتریش هەر دراوسێن بوو لە بەغا هاتەوە ناسیمەوە چوون بۆ لای و وتیان ناوی مزاحم ماهر بوو پارێزگا متەسەڕیف ناوی مزاحم ماهر بوو چوون بۆ لای وتیان مەلا مستەفا ڕۆژانی سێشەممە و جومعە خەڵکی کۆ دەکاتەوە تەلەبە و فەقێ کۆ دەکاتەوە خەریکی حیزبایەتیە بەتەمایە حیزبێک دامەزرێنێ بۆ حکومەت لێ قبوڵ دەکا وی ناشرینم کەن ئەمجا حکومەتم لێ هاندان وتیان خەریکی حیزبایەتی کردنە غەیری قورئان و حەدیث و شەرع لە مەزگەوت تا باسی شتی تریش بۆ خەڵک دەکا محافظ پیاوێکی دیارە خوێندەوار و ژیر بووە بە قسەی مەلاکان بڕوای نەکرد مەزبەتەکەی وەرنەگرت وتی ئێوە بڕۆنەوە من تەکیدێک دەکەم ئەڵێ ناردبوو لە دوێ مامۆستا قازی شێخ محەممەدی خاڵزانەی پایەبەرزی کورد وتوی قازی شێخ محەممەدی خاڵ ئەو مەلا مستەفای کە ئێستا ئەڵێن وا خەریکی دروستکردنی حیزبێکە و خەڵکی کۆ دەکاتەوە لە مەکتەبە تەختەڕەش یاڵواسیوە تۆ ڕێی دوایە پیاوێکی چۆن بێ ئەویش وتوی وەڵڵای جەنابی متەسەڕیف پیاوێک هەبێ بۆ خوا سوڵحاو بێ و لە دین و دنیا تێگەیشت پێ ئەو مەلا مستەفای زەڵمیەیە والله من چەند دوورم لە حیزبایەتیەوە تۆ چەند دووری لە حیزبایەتی و دژایەتی حکومەتەوە ئەو پیاوەش هەر ئەوەندە دوورە ئیتر مەزبەتەکەی دڕامبوون و هیچی لەسەر نەوتم بانگێن نەکردم دواتر ئەو نارانە بۆ ئەنجا خەڵکی بترسێنن بەناو فەقیەکانە پرۆپاگەندایان بڵاو کردەوە وتیان مزگەوتەکەی مەلا مستەفا لە شوعبەی خاستەوە بە کامێرە چاودێری دەکرێت هەر کەسێ بچە ڕسمی دەگیرێت دوایی لە دایرەی ئەمن بانگ دەکرێت دەبن بۆ هەیئەی کەرکووک بۆ ئەمنی کەرکووک
یەک کەس نەیدەوێرا بێ بۆ لام ئەو هەموو کۆڕە قەڵەباڵغا ئەو مزگەوتە قەرەباڵغا یەک فەقێم مایەوە وتی مامۆستا من ناڕۆم بەیانی کە چوومەوە ئەویش لە ترسان ڕۆیشتە بوو حجرەیەکی چۆڵ مزگەوتێکی چۆڵ تەختە ڕەش بەوێەوە هەڵواسراوە یەک کەسم لە دەور نەما زۆر ناڕەحەت بووم زۆر خەفەتم خوارخوایە لە دەوگەڵی ئەم جاهیلانە چی بکەم وەرە ئەمانە بە ناوی دینی ئیسلامەوە بە ناوی قورئان و حەدیثەوە دژایەتی عیلم دەکەن دژایەتی زانست دەکەن دژایەتی زانستی نوێ دەکەن و ئەزان مزگەوت نابێ هیچ شتێکی تری بوترێ ئەوە زۆر گەورەیە تۆ لە دەوری چلەکانە ئەوە ئەو بیرە فراوانت هەبوو بێ زۆر گەورەیە بەس ئەو کۆمەڵگایە تەنان خەڵکەکەش قبوڵیان نەبووە وتویانە وەڵڵای ئەو مەلایانە ڕاست دەکەن مەلا مستەفا عەقیدە و بیر و باوەڕی تێک چۆ تەواو نییە ئەڵە چوومە بازار بە دوو فلسم پێ بوو مووسێکی چاکم پێکڕی گوێزانێکی سەرتاش هاتمەوە ڕیشم ئەوەندە بوو بۆ یەکەم جار لە ژیانمان ڕیشم تاشی سوێندم خوارەوەی علامەتی مەلایەتی بە نابێ پێمەوە بێ حتا دەم خەنە قەبرەوە نابێت هەموو ڕۆژێ بە ڕجارێک ڕیشم بتاشم لە دویان نادەم وتیان تەعزیەیەک باوکی خەتیبی سلێمانی لە هەڵەبجە عەمری خوای کردەوە وەرە مزگەوتی شێخ سەلام ئەڵێ کە چووم لە تەنیش مامۆستایەکی پایەبەرزەوە دانیشتم مامۆستا مەلا محەممەدی چروستانی پیاوێکی قسە لە ڕوو بوو قسەی لە کەس نەدەخواردەوە قسەشی خۆش بوو ئەڵێ مامۆستا ڕیشی ئامەندە بوو فەقێکی دەتەنیشمەوە ڕیشی ئاوەندە بوو منیش ڕیشم تاشرا بوو وتی خەڵکی نە ئێستا مەلا مستەفا تەریق دەبێتەوە لەناو ئەو هەموو ڕیشدارە ئەو مەلایە ڕیشی نییە ئێستا هەل لە خۆی تەریق دەبێتەوە بۆ مەلا ناشرین ڕیشی نەبێ وتم والله هیچ ناشرین نییە مادام مەلای ئاوا گەمژە هەبێ بە ناوی ڕیشەوە دژایەتی زانست و عیلم کا شەر بێ هەموو ڕۆژە جارێ ڕیشم بتاشم ئەوە بەرگی مەلایەتیشم دانە دەست دەکەم بە خوێندن ئەڵە ڕۆیشتم کوردستانم بەجێ هێشت سلێمانیم بەجێ هێشت چوومە عەرەبستان بەڵام حتا مردن مەمنونی ئەو ناحەزانم واللهی دەبوو هەر لە حوجرای دەرسی فەقێم بووتایەوە کە ئەوەش بەرەکەتە بەڵام لە عالەمی ئیسلامیدا نەدەناسرام بە حیاتی کتێبێکم نەدەبوو منهەجی کتێبەکانم لە زانکۆکانی جیهاندا نەدەخوێندران لە قانون و لە شەریعە ئەوان ناچاریان کردم شاریان پێ بەجێهێشتم چوومە لای خزمەت قازی خاڵ مامۆستا شێخ محەممەدی خاڵ فەرمووی وەڵڵای مەلا مستەفا ڕاست دەکەی یەک شەیطان ئادەمی لە بەهەشت کردە دەرەوە دەیان شەیطان لەم شارەدا بە ناوی مەلایەتی و بەرجی مەلا و دژایەتی تۆ دەکەن و لەم شارە دەکەنە دەرەوە بەس تۆ عاقبەتت خێر دەبێت بڕۆ لەسەر ڕێبازی خۆت بەردەوام بە ئەڵە قازی هانی دام چوومە بەغا ماستەرم خوێن دواتر لە میسر دکتۆرام خوێن دواتر جارشکە دکتۆرایەکیکەم خوێن بوومە پرۆفیسۆر نەک هەر ئەنجا دەرسم دەوتەوە وەکو عەرزم کردن یەک قانون لە عێراقا دەرچوو یەک کەس خانە نشینی زانستی ناگرێتەوە هیچ مەلا مستەفای زەڵمیە دکتۆر مستەفا زەڵمیە بەڵام بە چ نەهامەتێک ئەو دکتۆرانەی خوێندووە ئەوانەی کەوا تەلەبەی دکتۆران ماستەرن بیخوێننەوە هیممەتتان بەرز دەبێتەوە دوای ئەو پیاوە ئێستا کتێبەکانی سوپاس بۆ خوای گەورە لە زۆربەی وڵاتانی جیهانی ئیسلامیدا کتێبەکانی لە بەشی دکتۆرا و ماستەر و بەکەلۆریۆسا دەخوێندرێن لە زانکۆی سەلاحەدینیش لە بەشی شەریعەت دەخوێندرێن بەڵام ئەو مەلایانەی ئەو بیروشکە بۆڵبەرین وشکانەی کە هیچیان لە کەللەدا نەبوو ئیلا مرجفونی فی المەدینە بوون بەس خەریکی پرۆپاگەندە و درۆ دەلەسە بوون شێ یەکێکم پێ بڵێ بزانێ ئەوانە ناویان چ بۆ لە مێژوودا هەمویان چوونەوە قیامەتی خۆیان بە کۆڵە گوناه و بوختانەوە کەس ناویانی لەبیر نەما بەڵام مەلا مستەفای زەڵمی بۆ خواژیا دواتر هەموونەوەی ئەو مەلایانە چوشنە مەکتەب چوونە کولیە وەڵا کاکە مەکتەب کوفر نەبوو ئەمجا مەکتەب شتێکی باش بوو ئەمجا هەر ئەوانە نەوەکانیان داویست دکتۆرا و ماستەر وانە بخوێنن ئەوەی دوێنە کوفر بوو ئێستاکانە شانازی پێوە دەکرێت بۆیە عەقڵی کراوە دایمە کە لە شتێک حاڵی دەبێت 20 ساڵ 30 ساڵی تر دوایی خەڵک لێ حاڵی دەبێت ئێمەش بە فەزلی خوای گەورە لە مزگەوتەدا زۆر جار کە شتێک دەڵێن بڕواتان هەبێت 20 ساڵی کە خەڵک هەستی پێ دەکات بەڵام ئەو کاتە عیبەیە هەستی پێ بکەیت من بۆ یەکەم جار کە کامێرەم هێنایە مزگەوتی خۆمانەوە دەیان کەس لە مزگەوتان نوێژیان لە دواوە نەکردم کۆمەڵە مەلای بەناومەلا بڕیاریاندا کە ئەوە بیدعەیە ئەوە حرامە کامێرەی تەسویر بێتە مزگەوتەوە ڕسمی مەلا بگرێ و ڕسمی خەڵکیش بگرێ وتیانەوە شتێکی زۆر نەگونجاوە لە ناو مزگەوت تا خەریکی تەسویر و تەسویرکاری بی بەڵام ئێستاکانە وەرە کام مزگەوتە لەم کوردستانەدا هەیە کە کامێرە و ڤیدیۆی تێدا نەبێ هەموو بۆ خۆیان پەیجیان هەیە وتیان دوایی بۆ بانگەواز و داوا باشە ڕسمی مامۆستا نیشاندان قەیناکە بەس نابێ ڕسمی خەڵک نیشاندرێ ئێستا ڕسمی دەرەوەی مزگەوتیش نیشان دەدەن ئێگە حرامی بێ حرامی خوا هەتایە حرامە وانە خۆ حرام نابێ حەڵال بکرێ لەو سعودیە چیان بەو خەڵکەدا ماوە کرد حتا پێرار و ئەوانە ئیجازەی شۆفێری بۆ ئافرەت قەدەغە بوو داوت زانەکانی نیمزان لەسەر کردبوو کە حرامە ئافرەت بە هیچ شێوەیەک ئۆتۆمبیل لێخوڕێ شۆفێری بۆ ئافرەت حرامە یا بەڕێزان حرام حتا قیامەت حرامە
والله ئێستا لە سعودیە هەر ئافرەتی شەو بە نیقابیشەوە شۆفێری خۆی دەکات ئیجازە تەکسیش دەگێڕێ ئەی باشە بۆ دوێنێ لە میلەتت حرام دەکرد ئەو هەموو ساڵە ئێستاوەتانە خەڵکێک وڕەوڕ دەکە ئافرەت بچێتە زانکۆ حرامە پەنا بەخوا والله برام لە زانکۆی ئێستادا نەک حیجاب واللهی پێویستە کچەکانتان فێرکەن عەبایەکیشیان بەسەرەوە بێ واللهی برا کچەکان میکیاج نەکە لە زانکۆدا والله نەک جلی ئاڵە والله لە حیجابیشان نەزەر دەکرێت والله حیجابی وا هەیە کە برا حەزیشی لێ نەبێ لە سفورەکە زیاتر سەیری دەکا والله ضرورە بۆ زانکۆ لەسەر و حیجابەکەەوە عەبایەکی ڕەژیان نیلیش بەسەر خۆیدادا و خۆی پێچێتەوە من دەڵم ئەو بۆ ئەدەبە بەڵام معقولە تۆ کچ مەحرومکەی لە زانکۆ ئەی بەیانی مامۆستای ئەی پزیشکی ئافرەتت ناوێ ئەی مامۆستان ناوێ ئەی پارێزەری ئافرەتانن ناوێ ئەی شیکاری نەخۆشی ئافرەتانن ناوێ ئەی ویلادەی منداڵبوونی ئافرەتانن ناوێ ئەمانە دەبێت پیا و بخەیە شوێنەکانیان وەڵاوا لێ دەبێت دەرزیەک ئافرەت خێزانەکە بچێت لە پیاوێک لە خۆیدا بۆیە لە چوارچێوەی سنوورە شەرعیەکاندا ئەوانە حرامکردنیان بە ناوی ئاینەوە خەتەرێکی گەورەیە دواتر خەڵک گاڵتە بەم ئیسلامە دەکات لە کاتێکە ئەم ئیسلامە هەمووی پێشکەوتنە هەمووی حەزارەتە هەمووی سەربەرزیە بەڵام چی دەوێت خی گەورە هیدایەت مامدا ئێمە پێش خەڵک بەرچاوڕوون بین مەلای گەورەی کۆیە سەردەمانی خەڵک بە کافریان دادەنا کاتێک کە تەفسیری قورئانی کرد بە کوردی بەدەیان وڕەوڕی مەلای ناحەز و ناکەس ڕەخنیان لێ دەگرت و پیان ئەو کابرایە کافر بووە دەستکاری کەلامی خوای کردوم کەلامی خوا دیێنێ بە معنای کوردی لێشیەداتەوە جورئەت بوو یەکەم کەس کە تەفسیری قورئانی کرد بە کوردی مەلای گەورەی کۆیە بوو مەلا محەممەدی جەلیزادە ئەو دەنگە وڕەوڕانە ئەو کاتە شەبوون مرجفونی فی المدینە ئەیانگوت مەلای گەورەی کۆیە نوێژی لە دووەوە مەکەن مەچنە مزگەوتەکەی ئەوە مزگەوتی ڕێگەی جەهەنەمە ئەوە حرامە چونکە دەستکاری قورئانی کردو بە کوردی معنای قورئان دەکات چۆن دەبێت دواتر خوتبەی بە کوردی خوێندەوە کوتیان قڕ بەسەرە لە مزگەوتە بە کوردی مامۆستا خوتبە دەخوێنێتەوە چونکە لە کوردستان ئەوە نەبوو شێخی بیارە شێخی علادین نامی بە مەواسەمە عەبدولکەریمی بیارە نووسی بوو وتبووی ئەم میلەتە چەند ساڵە بە عەرەبی خوتبەی بۆ دەخوێندرێتەوە خەڵک بەس ئیماندارە ئەینا خۆ نازانێت خوتبەکە باسی چییە با خەڵک بە زمانی خۆی بە زمانی شیرینی کوردی لە دین بگا شێخی بیارە شێخی علادین مامۆستا عەبدولکەریم مدەڕیسی بۆ یەکەم جار لە کوردستانە ڕاستپال لە بیارەی شەریفە خطبەی ڕۆژی جومعە بە زمانی کوردی بخوێنێتەوە ئەو کاتەش المرجفونی فی المدینە لە مامۆستا عەبدولکەریم هەستابوون کاکە مزگەوت شوێنی ئەوەی بە کوردی قسەی تیا بکەیت تو خوا مینبەری پێغەمبەر صلی الله علیه وسلم دەبێت بە کوردی قسەی لێ بکرێ کەلامی خۆیان شێواندووە بەڵام ئێستا کانە خوتبەی عەرەبیشیان هەر نەهێشت ئێمە بە دوو خوتبەی عەرەبی دەخوێنەوە هەر بۆ خۆیان خوتبەی عەرەبیشیان نەهێشت هەمووی بوو بە کوردی بۆیە سەیری کە زانایەکان گەورەکان ئەبێ گەورەتر لەوە بن المرجفون فی المدینە کە خوای گەورە لە سوڕەتی الأحزاب ئاەتی 60 باسی کردون بەس خەریکی درۆ دەلەسن عەقڵیان وشک بووەتەوە بەڵام خەتەر ئەوەیە بە ناوی ئاینەوە بیکەی چەند ساڵ ئەم میلەتەیان مەحروم کرد لە کەس بچێتە مەکتەب ئەزانن یەکەم کەس کە جورئەتی ئەوەی کرد کچەکەی بنێرێتە مەکتەب مەلای گەورەی کۆیە بوو یەک پیاوی وەکو جەنابتان لە ترسی مەلا و لە ترسی خەڵکی بەناو دینداری ناحاڵی لە دین جورئەتی ئەوەی نەدەکرد کچەکەی بخوێنێ مەلای گەورەی کۆیە ئەوەی شکان ئەو کاتە چیان پێوە وتیان حیا لە مەلا هەڵگیراوە ماڵێکی بێڕەوشتن مەلا نەجیبەی کچی ناردووە لە مەکتەبی قورئان دەخوێنێ مەلای گەورە وتی قەی ناکە ڕۆژێ بەخوا کچەکانی ئێوە وەکو کچەکانی من دەخوێنن بەڵام با من عەقڵم لە پێشەوە بێ با کچەکانیشمان خوێندەوار بن زۆر جورئەتی ویستووە زۆری قسە پێوتراوە زۆری لەسەر نووسراوە کە بۆ یەکەم جار شانازیە بۆ مەلا بۆ عەقڵی کراوەی مەلای کورد کە کچەکەی خۆی کردە پێشەنگ وتی وەرن کچەکانتان بنێرن با خوێندەوار دەرچن با بە نابینایی نەخوێندەواری نەمێننەوە هەر کوڕ مافی فێربوونی نییە بەڵام هەر ئەو کاتەش ئەو وڕەخوڕ و نەڕوهڕیان دەکرد و وتاریان لەسەر دەدا کاکە عەقیدەی تەواو نییە کچەکەی خۆی ناردوێتە مەکتەب یا ڕەبی خوا باشتر لە دینەکەی خۆت شارەزەمان کەی یا ڕەبی خوای گەورە ئەم ئیسلامە خێرە عیلمە بەرەکەتە پێشکەوتنە یا ڕەبی خوا لە سای ئەم ئیسلامەدا بەختەوەری دنیا و قیامەتمان کەی یا ڕەبی خوا باشتر لە قورئانەکەت و لە دینەکەت و لە شەرعەکەت شارەزامان کەی یا ڕەبی خوا لە زمانی پیسی نایاران بمان پارێزی ئەوانەی کە زمان پیسن و بە خەڵکەوە ماندوون یا ڕەبی خوا هیدایەتی ئێمەش و ئەوانیش بدەی خوای پەروەردگار لە صفاتی عیباد الرحمن بەشمان دەی بە تەحمل بین نەرمونیان بین زمان شیرین بین لە وەڵامی نەفامان نەبڵین قال و سەلامە خوای خۆت سەلامەتمان کەی یا ڕەبی خوا ئەوانەی نەخۆشن نەم شەو مبارەکەدا لەش بە ئازارن خوا شیفای ئێمەش و ئەوانیش بدەی ئەوانەی مشکلەی خێزانیان هەیە یا ڕەبی خوای خێزانەکانیان ئاشکەیتەوە یا ڕەبی خوا ژن و مێردەکان بە یەک شادکەیتەوە ئەو ئەولادانەی لەگەڵ باوکو دایکیاندا ناکۆکن خوای ئیسلاحی حاڵیان بکەی یا ڕەبی خوا مناڵەکانمان ساڵح کەی
خوای ئەوانەش کەوا داوای دوعای خێریان دەم دەستە بە دەست نوێژە ئازیزانەی مزگەوت و بیسەر و بینەری ئەم وتارە کردووە مناڵیان نییە چەند ساڵەکە یا ڕەبی خوایە خۆت بەخشندەی هیچ شتێک بۆ تۆ مستەحیل نییە لە ئەرز و ئاسمانە یا ڕەبی خوای مناڵی ساڵحیان پێ ببەخشی یا ڕەبی خوای مناڵی ساڵحیان پێ ببەخشی خوای ئەوانەش کە مناڵمان هەیە ئەولادەکانمان ساڵح و خواناس و دیندار و خزمەتکاری دینی ئیسلام بن علمیان زیادکەی حلمیان زیادکەی بەختەوەری دنیا و قیامەتمانکەی آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم.